لە کەلێسایەکانی دەشتی نینەوە بە بەشداری هەزاران هاوڵاتی مەسیحی ڕێوڕسمی جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بە لێدانی زەنجی ناو کەلێسەکان دەستی پێکرد. ئەمساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو ژمارەیەکی زیاتر لە خێزانە مەسیحیەکان گەڕاونەتەوە ناوچەکانیان لە دەشتی نینەوە. لە قەزای حەمدانیا لە 8 کەلێسا ڕێوڕسمی جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بەڕێوە چوو. لە دوای ئازادکردنەوەی دەشتی نینەوە یەکەم جارە لە 8 کەلێسا ڕێوڕسمی جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بە ئامادەبوونی ئەو ژمارە زۆرە لە هاوڵاتیانی مەسیحی بەڕێوە دەچێت. مەسیحیەکان دەڵێن ئەم جێژنە بۆ ئەوان جیاوازترە بەراورد بە ساڵی ڕابردوو، چونکە ئەمساڵ سەدان خێزانی مەسیحی لە ئاوارەی ڕزگاریان بووە گەڕاونەتەوە ناوچەکانیان لە دەشتی نینەوە. وهذا العام يختلف عن الأعوام السابقة قبل عام أو قبل عامين. ئەمساڵ جەژنەکەمان جیاوازە لەگەڵ ساڵانی ڕابردوو، چونکە سەدان خێزان گەڕاونەتەوە سەر ماڵەکانیان و بەشدار بوون لە ڕێوڕسمی جەژنی لەدایکبوونی مەسیحدا. جگە لەم کەلێسایە لە 8 کەلێسای تریش لە قەزایەکەمان ڕێوڕسمی جەژن بەڕێوە چوو. داواکارین لەلایەنی پەیوەندیدار دەستی ئاوەدانی بگەێنێتە ناوچەکانمان و کەلێساکانمان بە تەواوی نۆژەم بکەنەوە بۆ ئەوەی ببێتە هاندەرێک بۆ گەڕانەوەی ئەو خێزانانەی کە تا ئێستا نەگەڕاونەتەوە. مەسیحیەکانی دەشتی نینەوە لە دوای ئازادکردنەوەی ناوچەکانیان دووەم ساڵە لە زێدی خۆیان جەژنی لەدایکبوونی مەسیح بەڕێ دەکەن. نتمنى العيد الجاي إن شاء الله نشوف أزيد عوائل ترجع. بە هیواین بۆ جەژنی داهاتوو ئەو خێزانانەی کە تا ئێستا نەگەڕاونەتەوە ئەوانیش بگەڕێنەوە سەر ماڵەکانیان. لە ڕاستیدا بەڕێکردنی کاتەکانی جەژن لەگەڵ دۆست و کەس و کارەکانت لە ناوچەی خۆت تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە. ئێمە لە چەند ساڵی ڕابردوو بەهۆی ئەوەی لە ژیانی ئاوارەییدا بووین نەمان دەتوانی ئەو ڕێوڕسمانەی جەژن کە وەک ئەمڕۆ بەڕێوە چوو ئەنجامی بدەین. زیاتر لە 3 ساڵە دەشتی نینەوە ئازاد کراوتەوە، بەڵام تا ئێستا کەلێسەکان بە تەواوی نوێژەن نەکراوتەوە. مەسیحیەکانی دەشتی نینەوە دووەم ساڵە لە کەلێسە سوتاوەکانیان جێژنە و یاد و بۆنەکانیان ئەنجام دەدەن. گەیلان بۆتانی کورسات نیوز، قەزای حەمدانیە.